کاتێک کە مناڵێکت دەمرێ ئەوت لە بیر نەچێ. دەفەرمێ ڕۆژتی نەژوورەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیبراهیمی کردە باوشەوە ماچی کرد و بۆنی کرد، بۆنی کوڕەکەی خۆی کرد. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم کوڕێکی هەبوو ناوی ئیبراهیم بوو، سەلامی خوای لەسەر بێ. تەمەنی مناڵ بوو، تازە تەمەنی 6 مانگ و یا زیاتر کەمتر باسی لە خلافی تێدایە. مناڵێکی ساوە نەخۆش بوو. ئیمامی ئەنەس ڕەزای خوا لێ بێ دەفەرمێ ڕۆشتین بۆ لای ئیبراهیم کوڕی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. کاتێک کە مناڵێکت دەمرێ ئەوت لە بیر نەچێ. دەفەرمێ ڕۆشتی نەژوورەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیبراهیمی کردە باوشەوە ماچی کرد و بۆنی کرد، بۆنی کوڕەکەی خۆی کرد، ماچی کرد فقبله وشمه، هەم ماچی کرد و هەم بۆنی کوڕەکەیشی کرد. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت بە چاوی داهاتە خوارەوە. ئیمامی عەبدوڕەحمانی کوڕی عەوف ڕەزای خوا لێ بێ فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆش دەگریت؟ فەرمی بەڵێ ئەوە ڕەحمەتێکە، ڕەحمەت ڕەحمێکە خوا لە دڵی ئینسانە دایناوە بۆ منداڵی خۆی بە کەسی خۆی دەگری. بەڵێ لە باوشی پێغەمبەری خوادا بوو صلی الله علیه وسلم ئیبراهیم وەفاتی کرد، جگەرگۆشەکەی وەفاتی کرد لە باوشی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم. بەڵام خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم فەرمی دڵمان تەنگە بێ، فرمێسکی بە چاومانە دێتە خوارەوە. ولا نقول إلى ما يرضى ربنا، ئەوەشی خوا پێی ڕازی نەبێ ئێمە نایڵێن بە هیچ جۆرێک شتێک دەڵێن کە خوا پێی ڕازیە. الحەمدولله خوا ئەوەندەم کوڕی بە مندا بوو. ئێمە ئەی ئیبراهیم بەلێجیابوونەوەی تۆ بە مردنی تۆ خەمبارین، بەڵام شتێکیش ناڵێن خوا پێی ناخۆش بێ. ئەگەر ئینسانێک بەم جۆرە بوو بەڵگەی لەسەرەوە ئینسانە خوای گەورە خۆشی دەوێت. بۆیە بە هەموو شتێک ڕازیە کە خوای گەورە بڕیاری داوە لەسەری کە تووشی ببێت. جا تۆش هەر کاتێک بە هەموو قەزا قەدەرێکی خوا ڕازی بی بە خۆشی و بە ناخۆشی، بە ترش و تاڵ و بە شیرین و بە هەموو شتێک ڕازی بی کە بڕیارە لەسەر دراوە تووشت بێ، سپاسی خوات کرد لەسەری دیارە خوای گەورە خۆشتی دەوێ. ئەگەر ناشکوریشت کرد دیارە خوای گەورە ڕقی لە تۆی خۆش ناوێت. بۆیە ئینشاءڵڵا با بە خۆمان دابچینەوە بەڵکو لەو کەسانە بین کە لە کۆتاییدا پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله علیه وسلم والله لا يلقي الله حبيبه في النار، والله ئەوەی خۆشەویستی خوا بێ خوا نایخاتە ناو ئاگری دۆزەخەوە. دەی هەوڵ ئەم سیفەتانەمان باتیابێ وەگەڵ کۆمەڵە سیفەتێکی کە باسم نەکردووە. بەڵام ئەمانەی کە ئینشاءڵڵا بزانین هەر کاتێک ئەم نیشانانەمان تیا بوو ئینشاءڵڵا ئومێدمان وابێ گەشتبینین کە خوای گەورە خۆشمانی دەوێت. ئەگەر تیاشمانە نییە با لە خۆماندا ڕەنگ بداتەوە بەڵکو خوای گەورە خۆشمانی بوێت.